سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. مەترسی سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیکی کورد لە زیندانی قەرچەکی وەرامین، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی لە ورمێ، ئازادی هاوڵاتیکی کورد لە زیندانی قڕوە، برینداربوونی 5 کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە شارەکانی کوردستان و ئێران و خۆکوژی بەندکراوی سیاسی پێشوو لە بەردەم نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر. درێژەی هەواڵەکان. مەترسی سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیکی کورد لە زیندانی قەرچەکی وەرامین. بە پێی دوایین زانیاریەکان، هاوڵاتیکی کورد خەڵکی شاری سەقز و بەندکراو لە زیندانی قەرچەکی وەرامین مەترسی سەپاندنی حکمی سێدارەی لەسەرە. ئەو هاوڵاتیە بە ناوی شەمسی خوسرەوی تەمەن 44 ساڵ ڕێکەوتی چواردەی ڕەشەمەی ساڵی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە کەرەش دەست بەسەر کرابوو پاش کۆتایی هاتنی ماوەی لێپرسینەوە لە یەکێک لە گرتوخانەکانی ئەو شارە ڕەوانەی زیندانی قەرچەکی وەرامینی تاران کرابوو. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لە دوایین کۆبوونەوە لە لەقی 15 دادگای انقلابی تاران بە سەرۆکایەتی ئەبولقازم سەڵەواتی تۆمەتی ئەفساد فیل ئەرز هاوکاری لەگەڵ ئیسرائیل و حیزبە کوردیەکانی بەسەردا سەپێنراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی لە ورمێ. بە پێی راپۆرتی گەیشتوو، دوو هاوژین و توێژەری زانستە پزیشکیەکانی زانکۆی ورمێ سەرەڕای تێپەڕبوونی 1 مانگ دەست بەسەرکران هێشتا چارەنووسیان نادیارە. کەژاڵ مبارەکی تەمەن 40 ساڵ و خەڵکی شاری دێولان و هەروەها هاوژینەکەی جەماڵ ئەحمەدزادە خەڵکی مەهاباد لە توێژەرانی زانستە پزیشکیەکانی زانکۆی ورمێ زیاتر لە 1 مانگە کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی ورمێ گواستراونەتەوە شایانی باسە کە ئەو دوو کەسە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراون و هەروەها تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ناوەندی دەست بەسەرکەر و ئەو تۆمەتانێک کە خراونە چەپاڵی ئەو هاوڵاتیانە لە بەردەستانیە. ئازادی هاوڵاتیکی کورد لە زیندانی قڕوە. لە ڕۆژانی ڕابردوودا ئەمیر خالدیان هاوڵاتی خەڵکی شاری قڕوە و تەمەن 34 ساڵ پاش 50 ڕۆژ بەندکران لە زیندانی قڕوە ئازاد کرا. ناوبراو لە دەستپێکی مانگی جۆزەردانەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم و بەبێ بەڵگەی قەزایی و هیچ هۆکارێک دەست بەسەر کرابوو سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لە ناوەندە قەزاییەکان بۆ هۆکاری دەست بەسەرکران و چارەنووسی دۆسیەکەی هێشتا ڕوون نەکراوەتەوە. جێگای ئاماژەیە کە ناوبراو لە زیندانی ناوەندی شاری قڕوە دژ بە ناڕوونی چارەنووسی و بەردەوامی دەست بەسەرکرانی مانی لە خواردن گرت، بەڵام سەرەڕای تێپەڕبوونی چەندین هەفتە بەرپرسانی دەستگای قەزایی وەڵامی داخوازیەکانیان نەدابووە. شایانی باسە کە ئەمیر خالدیان پێشتر لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە لە ساڵی 1401ەوە دەست بەسەر و پاش 2 هەفتە لە یەکێک لە ناوەندە ئەمنیەکانی شاری سنا بە دانانی بارمتە ئازاد کرا. برینداربوونی 5 کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 12 گەلاوێژ 5 کرێکار لە مەهاباد، ئەردەبیل و ئازەربایجانی ڕۆژهەڵات بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارەوە بریندار بوون. بەپێی هەواڵەکان بەهۆی وەرگەڕانی کەرەستەیەک لە کانگەیەکی نزیک بە ناوچەی قەرە ئاغاج سەر بە پارێزگای ئازەربایجانی ڕۆژهەڵات 3 کرێکار بریندار و پاش تیماری سەرەتایی ڕەوانەی نەخۆشخانە کران. هەروەها جوتیارێکی تەمەن 42 ساڵ لە ناوچەی کەڵانکووە سەر بە پارێزگای ئەردەبیل لە ئاکامی وەرگەڕانی کەرەستەیەکی کەشاوەرزی بە سەختی بریندار بووە. لە هەمان کاتدا کرێکارێکی شارەداری شاری مەهاباد لە ئەنجامی ڕووداوێکی هاتوچوو بە سەختی بریندار و دۆخی تەندروستی ناجێگیرە. خۆکوژی بەندکراوێکی سیاسی پێشوو لە بەردەم نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر.
ڕۆژی یەکشەممە 11 گەلاوێژی 1450 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شارستانی ئەلشتەر سەر بە پارێزگای لوڕستان بەهۆی وەڵام نەدانەوەی بەرپرسانی نوێنەرانی نەتەوە یەکگرتووەکان لە بەردەم بینای نوێنەرایەتی ئەو ڕێکخراوە لە شاری هەولێر کۆتایی بە ژیانی هێنا. ئەو هاوڵاتیە بە ناوی مستەفا قاسمی حەسەنوەند ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشان بە مەبەستی لێپرسینەوە و وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ ڕەوانەیە گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعات لە شاری خۆڕەم ئاوا کرابوو. شایانی باسە کە ناوبراو بەهۆی ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە بارودۆخێکی زۆر خراپی جەستەییدا بووە بە شێوەیەک کە تەنانەت پاش ئازادکرانی لە زیندانەکانی کۆماری ئیسلامی هێشتا ئاسەواری ئەشکەنجەکان لەسەر جەستێما بووەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو بەندکراوە سیاسیە پێشووە سەرەڕای چەندین جار داخوازی و سەردان لە نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ خێراکردنەوەی ڕەوەندی پەنابەریەکەی وەڵامی نەدرابووەوە و بەهۆیەوە ئاگری دابووە جەستەی خۆیەوە. حکمی لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانی تایبەت لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانی تایبەت لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 5 هاوڵاتیە بەناوەکانی مەڵا ڕەبیع عەبدولحەمیدی، سەخی عەبدولحەمیدی، قائد نەسیری، مزەفەر میناپور و نادر ئابیر کە 3 کەسیان شارومەندی ئەفغانستانن پێشووتر لە چەندین دۆسیە جیاوازدا لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. لە سێدارەدانی زیاتر لە 67 بەندکراو لە درێژەی مانگی پوشپەڕ بەپێی ئامارە فەرمیەکان لە درێژەی مانگی پوشپەڕی ساڵی 1450 هەتاویدا زیاتر لە 67 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە سێدارە دراون. بەپێی ئەو راپۆرتە 35 کەس بە تۆمەتی کوشتنی ئەنقەست، 22 کەس بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و 9 کەسیش بە تۆمەتی سیاسی، ئاینی و هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر حکمی سێدارەیان لە زیندانە جۆراوجۆرەکانی ڕژیم جێبەجێ کراوە. هەروەها 2 ژن و منداڵێکی تەمەن 18 ساڵی بەلوچ و 2 کەسی دیکەش بە شێوەیەکی عەلەنی و لە پێش چاوی خەڵک لە سێدارە دراون. بە ئامانجگرتنی کەشتێکی تورکیا لە دەریای ڕەش وەزارەتی دەرەوەی تورکیا ڕایگەیاند ئێوارەی ڕۆژی دووشەممە 12 گەلاوێژ 2 کەشتی مەدەنی سەر بە ئەو وڵاتە بە ئامانجگیراون. بەپێی ئەو راپۆرتە ئەو 2 کەشتیە لە یەکێک لە لەنگەرگەکانی ڕووسیا بەڕێکەوتون بۆ تورکیا کە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بە ئامانجگیراون و لە ئاکامدا چەند کەس لە کارمەندانی ئەو کەشتیانە و ژمارەیەک لە شارومەندانی تورکیا بریندار بوون. وەزارەتی دەرەوەی تورکیا هۆشداری داوە کە دەبێ بە پەلە ڕێوشوێنی ئاسایشتی کەشتیەکان لە ناوچەکە بگیرێت. ڕێکەوتنی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ڕۆژی دووشەممە 12 گەلاوێژی 1450 هەتاوی دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا ڕایگەیاند کە دانوستانەکان لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ کرانەوەی گەروی هورموز و مەرجەکانی ئەمریکا بەڕێوە دەچێت. دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە کە ئەو ڕێکەوتنانە لەسەر داوای بەرپرسانی ڕژیم، قەتەر، عەرەبستان و ئێمارات و هەروەها وەکو دەرفەتێک بۆ ڕێکەوتن ئەنجام ئەدرێن. سەرۆکۆماری ئەمریکا ئاماژەی بەوە کردووە کە ئەمریکا لە وتارەکانیدا مەرجی کرانەوەی دەستبەجێ گەروی هورموز داماڵینی بە تەواوی چەکی ئەتۆمی کۆماری ئیسلامی داناوە. هەروەها دۆناڵد ترامپ بە توندی هەڕەشەی لە ڕژیم کردووە و ڕایگەیاندووە کە ئەرتەشی ئەمریکا هێشتا لە ناوچەکە جێگیرە و ئەگەر بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕێک نەکەون بۆ جاری چەندەم بە توندی هێرش دەکەینە سەریان. دووە هەواڵمان سەبارەتە بە هەڵوێستی سناتۆرانی کۆماری خوازی ئەمریکا سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان 2 سیناتۆری کۆماری خوازی ئەمریکا ڕایانگەیاندووە کە ئەگەری شکستهێنانی ڕێکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی و دەستپێکردنی هێرشی سەربازی زۆرە. ڕێک ئیسکات ئەندامی کومەتەی هێزە چەکدارەکانی ئەمریکا و پەیوەندیەکانی دەرەوەی پارلەمانی ئەمریکا و جیم بینکس سیناتۆری کۆماری خواز و لە وتەوێژێک لەگەڵ تۆڕە میدیاکانی ڕایانگەیاندووە کە ئەگەر بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕازی بە دانوستان نەبن دۆناڵد ترامپ دیسان بڕیاری هێرش بەسەر کۆماری ئیسلامی دەدات. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساعتی پێخۆش بۆ هەموو لایەک.